خۆڵبارین بووەتە هۆی دیاردەی پەنابەری ژینگەیی بەپێی وتەی زانایانی کەشناسی بە شێوەیەکی گشتی لە زۆربەی شوێنەکانی جیهاندا خۆڵبارین ڕوودەدات بەتایبەت لە باکووری ئەفریقا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمریکا بەپێی لێکۆڵینەوەکان دیاردەی خۆڵبارینیان هەوجانی خۆڵ بریتیە لە دیاردەیەکی کەشناسی بەردەوام لە ناوچە بیابانەکاندا ڕوودەدات خۆڵبارین کاتێک ڕوودەدات کە بەرەیەکی گەردەلوولیان هێزی ڕەشەبا لە بەڕی گونجاو دەبێتە هۆی هەڵگرتنی گەردەلوول بە تایبەتی ئەو دەنکە خۆڵانەی کە زۆر بچووکن لاسەر وە وشکانیەکان ئەمەش دەبێتە هۆی دابڕانی ڕۆی زەوی و دوجار کۆبوونەوە و نیشتنەوەی خۆڵ لە هەندێک شوێن بەڵام ئایا دیاردەی خۆڵبارین بە تەنیا دیاردەیەکی سروشتیە مرۆڤەکان چەندە هۆکارن بۆ هاتنە ئاراوەی ئەم دیاردەیە بەستنەوەی ئاوی ڕووبارەکان چەندە کاریگەریان هەیە لە بە بیابانبوون و خۆڵبارین و دیاردەی پەنابەری ژینگەیی لە ئێستادا بەهۆی شەڕە یەک لە دوای یەکەکان لالایەن دەسەڵاتدارانەوە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڕینەوە و تاڵانکردنی دارستانەکان و کەمبوونەوەی سەرچاوەی ئاوی سروشتی زەوی ڕوبەڕۆی وێرانبوونی گەورە بووەتەوە بەتایبەت زیادبوونی بەنداو لەسەر ڕووبارەکان بەستنەوەی ئاوی ئەم ڕووبارانە لالایەن دەسەڵاتدارانەوە بەڕووی یەکتریدا بەکارهێنانی ئەم سەرچاوەیە وەکو کارتێکی فشار بۆ سەپاندنی هەژمونی خۆیان لەسەر یەکتر دەبێتە هۆی ئەوەی کە شەڕی داهاتوو شەڕی ئاو بێت هەر ئەمەش وای کردووە ژیانی هاوڵاتیان هاوکات ژینگەش بکەوێتە ژێر هەڕەشە و لە ناوچوون هەر بەهۆی زیادبوونی کارگەکان و بەستنەوەی سەرچاوە ئاویەکان بەڕووی هاوڵاتیاندا کاریگەری لەسەر زەویە کشت و کاڵیەکان دروست دەبێت و ئەو ناوچانە دەبن بە بیابان و زریانی خۆڵبارین ڕوودەدات و بۆ ژیانکردن گونجاو نابێت دواتر دیاردەی پەنابەری ژینگەیی ڕوودەدات عێراق وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەک لە وڵاتانەیە ڕوبەڕووی زۆرترین شەپۆلی خۆڵبارین بووەتەوە ئەم دۆخەش هۆکارگەلێکی زۆری لە پشتەوەیە لەوانە ڕێژەیەکی بەرچاو جوڵەی ئەتۆم و دروستبوونی شەڕ ئەمەش وای کردووە ڕادەی پتەوی و ئەستوری خاک لەو ناوچانەدا کەم ببێتەوە بەستنەوەی ئاوی ڕووبارەکان لەسەر عێراق لالایەن وڵاتانی دراوسێ و دروستکردنی بەنداو لەسەر ڕووباری دیجلە و فورات لەلایەن دەوڵەتی تورکیاوە ئەمەش بووەتە هۆی کەمبوونەوەی ئاو بە ڕێژەی لە سەدا 50 کەمی ڕێژەی سەوزایی کە ساڵانە عێراق 100,000 دۆنەم زەوی کشت و کاڵی کە دەکاتە نزیکەی 250 کیلومتری چوارگۆشە لەدەست دەدات وەزارەتی کەشت و کاڵی عێراق لە ئەم ساڵدا ڕایگەیاند دوای ساڵی 2003 لە عێراق دارخورماکان بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە بۆ نمونە دارخورماکان لە 30 میلیۆنەوە بۆ 10 میلیۆن کەم بووەتەوە ئەوەش بەشێک لە هۆکاری زیادبوونی باو خۆڵبارینە عێراق تادێت زیاتر زریانی خۆڵبارینی تێدا سەر هەڵدەدات کەم تەرخەمی و نەبوونی پلانێکی تۆکمە لالایەن حکوومەتی عێراقەوە هۆکارە بۆ چارەسەر نەکردنی ئەم دۆخە بەمەش ژیانی خەڵک پشتگوێ خراوە کە تاکە چارەسەر بۆ ئەم دۆخە کۆتایی هێنان بە شەڕ و ئاڵۆزیەکان کەمکردنەوەی کارگە زیان بەخشەکان پاکڕاگرتنی ژینگە دروستکردنی کەمەرەیەکی سەوزایی لە ناوچە وشکانیەکان و سەوزکردنەوەی دارستانەکان ماوەی چەندین ڕۆژە شەپۆلێکی زۆری خۆڵبارین چەندین پارێزگای عێراق و هەرێمی کوردستانی گرتووەتەوە گۆڕانی کەشوهەوا کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر کردووە ئەم گەردەلوولە خۆڵبارینە بووەتە هۆی زیانگەیاندن کاریگەریەکی خراپی ڕاستەوخۆی کردووەتە سەر تەندروستی هاوڵاتیان و ژینگەی ناوچەکە پێنجشەممە 5 ئایاری ئەمساڵ وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند 5,000 حاڵەتی تەنگەنەفەسی و 1 حاڵەتی مردن بەهۆی خۆڵبارینەوە تۆمار کراوە کاریگەریەکانی خۆڵبارین لەسەر تەندروستی مرۆڤەکان دەبێتە هۆی هەستیاری وا دەکات پێلی و چاوەکان سوور ببنەوە و تووشی خوران بن ئەو کەسانەی نەخۆشی تەنگەنەفەسی و ڕەبۆیان هەیە لەگەڵ ئەم خۆڵبارینانەدا حاڵەتەکانی زیاد دەکات زۆرجار دەبێتە هۆی خورانی پێست و سووربوونەوەی نەخۆشی ئێگزیما فشاری خوێن و خوێنبەربوون و هەوکردنی گوێچکەی ناوەڕاست ڕێکارەکانی خۆپارێزی لە بەرانبەر خۆڵباریندا داخستنی دەرگا و پەنجەرەکان و پاکردنەوەی شوێنی خۆڵبارین لە کاتی چوونە دەرەوە دەمامک ببەسرێت و ڕووپۆشی خۆت و شوێنی مانەوەت بکەی بە بەردەوامی
زۆر خواردنەوەی شلەمەنی بەتایبەت لە کاتی شوفێری و چوونە دەرەوە خواردنی میوە و سەوزە بە بەردەوامی